خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە ئەم شەو و بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئەم شەو لەگەڵ هاوکارانم لە کورسات نیوز لە شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕینین. ئەمڕۆ ڕانیەکان یادی 30 ساڵەی ڕاپەڕینیان کردەوە. ئەو بەیانیەی هێزی پێشمەرگەی کوردستان لە چێوەڕەش و پاڵەوانەکانی ڕاپەڕین شەید عەلی نەبی و شەید ئەرسەلانی کاکەبزە و کاک محەممەدی کاکەمزە و شەید خدر حەمەد و شەهید بەهزاد و شەید اسماعیل وەرتی و ژمارەیەک لە پاڵەوانانی تر لە بەردەم مزگەوتی ناجیەخانی شاری ڕانیەدا یەکەم تەقە و یەکەم جاری بەعسقەڕانیان لە ڕانیە جاردا. بۆ ئەو کاتە زۆر سەخت و زەحمەت بوو، بەڵام ڕانیە بۆ دەواازەی ڕاپەڕین و دوا بە دوای ڕانیە شار و شارۆچکەکانی تری سنووریداری ڕاپەڕین و دواتر تەواوی هەرێمی کوردستان تا گەیشتە کەرکووکی قودسی کوردستانیش ئازاد کرا. ئەمڕۆ بۆ ڕانیەکان و دەڤەری ڕاپەڕین هەم یادێکی پڕ دڵخۆشکەر بوو لەبەرەوەی ئەوان سیمبولی ئازادی و سیمبولی ڕاپەڕینن. لە هەمان کاتدا لە یادەکەدا نیگەرانی بە خەڵکی ڕانیەوە دیار بوو، بە خەڵکی دەڤەری ڕاپەڕینەوە دیار بوو. ئەوان پرسیار دەکەن کە ئاخۆ لە دوای 30 ساڵ دەستکەوتەکانی ڕاپەڕین کامانن. خوێنی ئاڵیە و شەهیدانەی لە پێناو ئازادی و سەربەستی گەلەکەیاندا ڕژا کوا بەرهەمەکەی. ئەگەر لە ڕانیە ژمارەیەک پرۆژە کرابێ، بەڵام هێشتا خەڵکی ڕانیە و ناحەکانی دەوروبەری و قەزای پشدەر و ناحەکانی دەوروبەری چاویان لە دەستکەوت و خزمەتی زیاترە. ئێمەم شەو لە ڕەهەند لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە پرسیار لەبارەی دەرەنجام و ئامانجەکانی دوای ڕاپەڕین دەکەین. زانین ڕانیەکان هەم لە بەرپرسە حزبیەکان و هەم لە بەرپرسە حکومیەکان و هەم گەنجان چی دەربارەی ڕاپەڕین دەڵێن. میوانەکانی ئەم شەوم لە بەرنامەی ڕەهەند هەریەک لا بەڕێزان بەڕێز مەلاعەری لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان، سوپاس بۆ بەشداریت کاک مەلاعەری. هەروەها بەڕێز هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین، سوپاس بۆ بەڕێزتان کاک هیوا. هەروەها بەڕێز شۆڕش عەلی نەبی. پێویست ناکە من هیچ عنوانێکی بۆ دابنێم، هەر خودی ناوی عەلی نەبی بۆ خۆی سیمبل و ڕەمزە بۆ هەمومان. زۆر سوپاس. وە ژمارەیەک گەنجیش کە بەشێکیان دوای ڕاپەڕینن، ڕەنگە هەندێکیان هی پێش ڕاپەڕین بن. سوپاس بۆ ئێوەش. کاک مەلا ئاری لە بەڕێستانەوە دەست پێ بکەم، یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دەڤەرە خۆی بە باڵا دەست دەزانێ و تەشکیلەی حکوومەت لای ئەوە و یەکێتی هەمیشە بەرپرسەکانی و کادرەکانی و ڕێخستنەکانی باس لە ڕۆژانی سەرەتای ڕاپەڕینەکەن و شەهیدەکانی پشتی شێری لای یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمڕۆ کە 30 ساڵەی یادی ڕاپەڕینە، پەیامی ئێوە چییە و تا چەند لە دەرەنجامەکانی ڕاپەڕین ڕازی؟ بەڵێ دەستخۆش وەڵا سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش، سوپاس بۆ بەڕێستە بە ئیجازەی برادرانش و سوپاسی ئامادەبوانیش دەکەن. دیارە ئێمە سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی دەکەین کە یادی 30 ساڵەی ڕاپەڕینە پرشکۆکەی ساڵی 91 دەکەینەوە. دیارە لەو ئەو ڕاپەڕینە خۆرسک نەبووە، کاردانەوەی جەماوەری نەبووە بڵێن بە شێوەیەکە لە شێوەکانی ئەوەی کە کاردانەوەک بووە، بەڵکو خەباتێکی نوێی جەماوەری و خەباتێکی نوێ شۆڕشی نوێ گەلەکەمان بووە لە بەرامبەر ئەو زوڵم و زۆرەی کە بەعس کاتی خۆی لە بە جینۆساید و بە ئەنفال و چیمیابەران ڕوبڕووی خەڵکی کوردستان بۆتەوە بە وێرانکردنی دێهاتەکان و ئەوانە. دیارە ڕنگدانەوەی ئەوە بووە و ئەو ڕووداوی کە ڕوویداوە ئەوەی کە هاتوۆتە پێشێ ڕاپەڕینەکە بەرپا بووە و دەستکەوتی تریشی تێدا هەبووە کە لە ڕاپەڕینەکەدا ئەوەی باش بووە کە بۆتە هەوێنی تەبایی و یەکڕێزی لایەنەکانی تریش کە لە بەرەی کوردستانیدا خۆی دەبینیەوە ئەو کاتی کە هەمویان بە یەک دەنگ بە یەک هێز دەست نەناو دەست ڕوبەڕووی ڕژێمی فاشی بوونەوە و هەروەها جەماوەری دەڤەرەکەش بەڕاستی دەوری کاریگەریان هەبوو، هەم هێزە چەکدارەکانیش کە لە سنووری ڕاپەڕین ئەو کاتی لە ئامادەباشیدا بوون. دیارە پێش ئەوەی کە خۆپیشاندانەکە ڕاپەڕینەکە دروست بێت، پێش ئەو کاتی بەرنامەڕێژی بۆ کرابوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەڕێژی تەواوی بۆ کردبوو بە پلانێکی تەواوە هاتبوو مەیدانەکە، هەم لە ڕووی ڕاگەیاندنیشەوە کە
کاری چاشی بۆ کرابوو کە ئەو کاتی ڕادیۆی گەلی کوردستان داینەمۆی هەڵسوڕانی ڕاپەڕین بوو و هەروەها هێزی پێشمەرگەش کە لە سنوورەکاندا لە ئامادەباشیدا بوو ئەو کاتی بە شێوازێک لە شێوازەکان نزیک کەوتبوونەوە لە شار و شارۆچکەکان و هەنگاوی جددیاننا لە کاتێکدا کە کڵپەی ڕاپەڕین پەرەی سەن لە دەواازەی ڕاپەڕینەوە دیارە بە هەوڵ و همەتی ئەو هێزە چەکدارانەی کە هەبوون وەکو ئەو پاڵەوانانەی کە لە سنوورەکەدا ناویان هێرا ئەوانە دەورێکی کاریگەریان هەبوو ڕابەرایەتی خۆپیشاندەرانیان دەکرد بۆ هەنگاوان بەرە پێشەوە دیارە هەنگاوەکانیان هەنگاوی جددی بوون وە بەرەو پێشچوونێکی باشی بەخۆدی خۆپیشان ڕاپەڕینەکە هەموو شار و شارۆچکەکانی ڕۆژ بەدوای ڕۆژ شوێن لە دوای شوێن ئازاد دەکرات تا گەیشتە کەرکووشی قودسی کوردستانیش کە ئەوەش هەمووی بە خوێنی کۆمەڵێک شەهید کە سەرجەمیان 79 شەهید کرد لە هەموو تا گەیشتە قودسی کوردستان 79 شەهیدرا لە دەڤەری ڕاپەڕین نزیکەی 28 شەهیدرا کە سەرەتای ڕاپەڕینەکە کە لێرەوە دەستی پێکرد قوربانیەک زۆرەکان لە دەڤەری ڕاپەڕین بوو و هێزی پێشمەرگەش دیارە ئەوە بەرهەمی هێزی پێشمەرگەش بووە کە چەندی شەهید لە پێناو ئەودا درراوە کە بۆ ڕۆژێکی وەکو ئەو ڕۆژەی کە ئارامی تێدا بەرپا بوو ئازادی تێدا بەرپا بوو ئەوە بوو کە ئەو ڕاپەڕین لە پرشکۆیە توانرا بە پشتیوانی و بە قوربانیدانی هێزی پێشمەرگە بتوانین ئەوەی کە بۆمانکرا بەشێکی باشی کوردستانی باشوور ئازاد بکەین لە ژێر ئەمە پانۆرامایەک بوو لە ڕۆژانی ڕاپەڕین کاک مەلاری ئێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێستان بە تایبەتی وەکو بەرپرسی مەڵبەندی یا لە پرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین ڕازین لە دەرەنجامەکان 100%. بەڵێ وڵە ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە ئێمە دەرەنجامەکانی ئێمە تا ئێستا وەک پێویستین ئێمە ناتوانین بڵێنگلەی لە حکوومەت و ئیدارەی سنوورەکەمان بکەین چکە ئیدارەی سنوورەکەمان دەسەڵاتەکانی مەحدوودە ئەوەی کە دەسەڵاتەکانی هەیە و دیارە لەسەروەوە دەسەڵاتەکان دەبێ شۆڕ بکرێتەوە خوارەوە بەپێ ئەوەی کە بتوانین ئەو پرۆژانەی کە هەیەیان ئەو دەستکەوتانەی کە دەمانەوە بۆ خەڵکی دەڤەرەکە و مافی خەڵکەکەەوە دەست بێنین دەبێت وا بێت کە بتوانین خەڵک ڕازی بکەین بەڵام تا ئێستا ئەوەی ڕازی بێت خەڵکمان پێ ڕازی نەکراوە خەڵک ڕازی نەکردنەکەش لە گەلێ ڕووەوەیە هەم لە ڕووی پرۆژەوەی هەم لە ڕووی دەرگاکردنەوە لە گەنج کە ئێستا چەندین هزار گەنج هەیە تا ئێستا بە ئەوە وا ماوەتەوە کە تاکو ئێستادا نەمەزراوە زانکۆی تەواو کردەوە ینی پێ بەپێ قۆناغەکانی خوێندنیان تەواو کردەوە بەڵام نەیانتوانیوە تاکو ئێستا لایەن لێ بکرێتەوە دەواازەیەشیان لێ بکرێتەوە هەر هۆیەکەشی ئەوەیە کە ئەو هەموو گلەیی و ڕەخنانەی خەڵک کۆبتەوە بە تایبەتی لە ناو گەنجدا کە لە هەندێک حاڵەتدا ڕوبەڕوومان دەبنەوە جا هەم لە سۆشیال میدیا ڕوبەڕوومان دەبنەوە هەموو کەش کە بێنە سەر شەقامەکان ڕوبەڕووی دەسەڵات دەبنەوە. زۆر باشە گفتوگوی زیاترەکەین کاکیوە هەرچەندە کاک مەلاری تۆزێک تۆی پاراست دڕێکی بۆ دانای بەڵام ئێوەکو سەرپەرشتیاری دارە ڕاپەڕین ئەمڕۆ ئێمە لە مۆنۆمنت لە ناو خەڵک و لە ناو سۆشیال میدیا ئەوەی تابعمان کردتەنەت ینی لە پیجی کورسات نیوز ئێمە ڕکلامێکمان کرد زۆرێک لە برادەرەکان مەسەلەن کۆمنتیان بۆ نووسین بڕۆن لای دو سایدە تەواو نەکراوە کە بەرنامە بکەن بڕۆن لای نەخۆشخانە تەواو نەکراوە کە بەرنامە بکەن ینی گلەیی و نیگەرانیشی زۆر هەیە و بەشێکیان مەسەلەن ویان نووسین زۆرترین ڕێژەی گەنج لە دەڤەری ڕاپەڕین سەری خۆی هەڵدەگرێ و ڕۆ ئەوروپا دەڕوا ینی ئەگەر پاکێزێکم دەیتێ لە کۆی کێشەکانی ڕاپەڕین کامانن یان دەڤەری ڕاپەڕین مەبەستمە. زۆر سپاس سەرەتا بە خێراتتان دەکەین سپاس بۆ کورسات نیوز کە ساڵانە لە یادی ڕاپەڕین و لە زۆربەی کایەکان ئاوڕی باش لە سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی دێداتەوە و دەمەوێت لە سەرەتادا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدە سەربەرزەکانی ڕاپەڕین و سڵاو ڕێز بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و بۆ سەرجەم خەڵکی کوردستان و سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی تایبەت. دیارە بەر لە ڕاپەڕین ئامان و داواکاری هەموو خەڵک ئازادی بووە لە دوای ڕاپەڕینەوە بە دڵنیاییەوە داواکاری و خواستی خەڵک دەگۆڕێ ئێمە قۆناغێکمان تێپەڕان کە قۆناغی داگیرکاری بووین ستاهاتوین تە قۆناغێکی ئازادی حکوومەتەکەمان حکوومەتێکی خۆماڵیە و لە ئەنجامی ڕاپەڕین پەرلەمان و حکوومەت کە خەڵک دڵی پێی خۆش بووە و هەڵی بژاردووە پاراستویەتی بۆ ئەوی بووە کە ژیان و گوزەرانی باش بکات بۆ لە ئایندەدا
بەدڵنیاییەوە ئێمە وەکو ئیدارە ڕاپەڕین وەکو دام دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو کۆمەڵک گرفت و کێشە هاتۆتە بەردەممان کە بەڵام لێرە بەدواوە هیچتر ئەو گرفت و کێشانە یاخود ئەو کۆسپانەی کە لە بەردەمی حکوومەتتی هەرێمی کوردستان و لە بەردەمی دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستاندا بۆ لە سنووری ڕاپەڕین و لە کوردستان بە شێوەیەکی گشتی ناتوانێت وەڵامگۆ بۆ داواکاری پێداویستەکانی خەڵک لەبەرەوەی پێداویستەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکەن کەڵەکەتر دەبن و گرفتەکان گەورەتر دەبن و چارەسەرکردنیان قورستر دەبێت بەدڵنیاییەوە ئەگەر هەموو لایەک بیر لەوە نەکەنەوە کە ئاوڕێکی جددی لە سنووری ڕاپەڕین بدرێتەوە بەدڵنیاییەوە ئەو کۆمنتانی کە ئەوڕۆ لە سوسیال میدیا نووسراوە ئەوەی ئێوە ئەوڕۆ لە مۆنمنتی ڕاپەڕین و لە ناو بازار گوێتان لێی بووە هەمویان کۆمنتی ڕاست و حەقیقین و گرفت و کێشەی گەورە لە سنووری ڕاپەڕیندا هەیە و ئێمە لە ساڵانی ڕابردوو لە 2014ەوە قەیرانی دارایی هاتە بەردەممان خەڵک چاوەڕێی کردین شەڕی نەگریسی داعش لە بەردەممان بوو خەڵک چاوەڕێی کردین بەتای نەگریسی کۆڕۆنا هات خەڵک چاوەڕێی کردین بەڵام لەمە بۆ دووە خەڵک پێویستی بەوەیە کە ژیانی باش ببێ و پرۆژەی خزمەتگوزاری باشی پێشکەش بکرێت بەڵێ بەدڵنیاییەوە هۆکاری ئەوەی کە خەڵگلەی لە ئێمەش و لە حکوومەتتی هەرێمی کوردستان دەکە ئێمە وەکو ئیدارەی سنوورەکە پەیوەندی بەو جیاوازیانە هەیە کە لە نێوان شارێک بۆ شارێکی تردا هەیە لە ڕانیە شەقامێک کە درێژەکەی کیلۆمەتر و نیوەکە و 250 متر بۆ بە ئاستەنگ ماوەی 8 ساڵە نەتواندراوە تەواو بکرێ بەڵام لە شارێکی تر شەقامی 150 متری دەکرێتەوە ئەوە گەنجی ڕانیە لە منیش وەکو بەرپرسێکی ئیداری لە سنوورەکەدا نیگەران دەکاوە منیش وەکو بەرپرسێکی ئیداری بێوەڵام دەکا کە هۆکارەکان چین کاکیوە مەسەلەن کاکزانە من دەمێ قسەکانم تەواوکە بەڵێ فەرموو من هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە شانازی دەکەم کە پایتەختی وڵاتەکەی من جوانترین پایتەختی دنیا بێت قسەکە لەسەر ئەوە نییە لە کام شار لە کام شوێن پرۆژە دەکرێت و لە کام شوێن بۆ پرۆژە ناکرێت من لەسەر ڕاپەڕین قسە دەکەم و من ئەگەر نتوانم داکۆچی لە ماف و داواکاریەکانی خەڵکی ڕاپەڕین بکەم بە دڵنیاییەوە هیچ ئەرکومەهامێکی ترم لێرە نییە بۆیە منیش بە دوای هۆکارەکانی دادەگەڕێم دەمەوێت کەسێکە بێ وەڵام بداتەوە هۆکار چیەکە لە هەندێک شوێن پرۆژە بە بەردەوامی هەیە و پرۆژەی گەورە و جوان و باشەیە بەڵام لە ڕاپەڕیندا پرۆژە نییە لە شار و شارچکەیەکی تر پرۆژە نییە کە ببێتە هۆکاری ئەوەی گەنج نیگەران بێ خەڵک نیگەران بێ و لە هەر شوێنێک لە هەرێمی کوردستان دەکە گرفت و کێشە هەبێن پێم وایە سەردەم حکوومەتتی هەرێمی کوردستان تێدا تووشی کێشە و گرفت دەبێت ئەگەر لە چەند ساڵی ڕابردوودا من جارێکی تاکید لەوە دەکەمەوە ئەو گرفت و کێشانی ڕۆبەڕووی هەرێمی کوردستان بووبوونەوە هۆکار بوو بێ بۆ ئەوی خەڵک چاوەڕێمان بکە بەڵام ئەو ڕووداوانەی کە ئەم ساڵ ڕۆیاندا ئەوانەی کە لە 2010 ڕوویاندا ئەوانەی لە 2017 ڕوویاندا کۆمەڵک پەیامی گەنج خەڵک بوو بەگوێ حکوومەتتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیاندادا کە پێویستە ئاوڕی جددی و قسەی جددیمان هەبێ بۆ خەڵک و وەڵامگۆی جددیمان هەبێ بۆ خەڵک ئەگەر وەڵامی جددیمان نەبێ ئەوانەی کە باسمان کرد شەید عەلی نەبی و هاوڕەکانی هەموو ئەو شەهیدانەی لە پێناوی ئازادی خەڵکی کوردستاندا خوێنیان بەخشی بریندار بوون ماڵیان سووتە ئاوارە بوون بە دڵنیاییەوە ئەرک و ماندووبوون و قوربانی هەر هەمویان بە فیرۆ دەچێ خۆمان لە عقارێکدا دەبینینەوە کە هیچمان نازانین لەکوێی ئەو هاوکێشێ دەبین بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە مەبەستمە پرسیارێ بکەم بۆ بڵێ لێرە تانەوێ کێشەکان لە خۆتان دوور خەنەوە و بیخەنە ئەستۆی شوێنێکی تریان حقیقەتەکە ئەمەیە کاکزانە ینی استثنا کراوە لە پرۆژە و لە ینی فۆکەسێکی گەورەتر بخرابێتە سەر دەڤەری ڕاپەڕین مەسەلەن مادام من دەڵێم دەواازەی ڕاپەڕین و هەموو ساڵی خەڵک قسە ناچێتە گیرفانەوە من پرۆژەکانە بینم مەسەلەن پشدەر وێران بۆ تەختی زەوی بووە مەسەلەن ڕاپەڕین بێ سیمای جوانتری بێ مەسەلەن کۆمەڵێک پرۆژەی استراتیژیە پرۆژەی ئاوەکەی دەربەندە بە نیوەچڵی و بە ناتەواوی ماوەتەوە پرۆژەی خەستەخانەکەی پرۆژەی دووسایدی بازارڕە پرۆژەی شەستی قەڵازێ و ڕانیە پرۆژەی ڕێگەی دوکان چوار قوڕنەیە ینی ئەمانە هەمووی ئەو پرۆژانن کە زەڕوریەتن کوا ئێوە سەبەبکارن یاخۆت ینی بەدەستانەوە نایە لەسەرەوە ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان ڕاشکاو بین کاکزانە ڕازگۆ ڕاشکاو من نهاتووم داکۆچی کوێرانە لە حکوومەتتی هەرێمی کوردستان بکەم لەبەرەوەی لەو حکوومەتەدا کار دەکەم و پلۆپایەکم هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستان و ئەرکێکم لەسەر شانە بڵێن هیچ نەکراوە بە دڵنیاییەوە ڕانیە و سنووری ڕاپەڕین
بەر لە ڕاپەڕین و ساڵانی ڕاپەڕین و لە کاتی ئێستادا جیاوازێکی زۆر بەدی دەکرێت بەڵام لە ئاست خواست و داواکاری خەڵک نییە ئەوە بەشێکێتی بەشی دووەمی پەیوەستە بە هەموو ئەو پرۆژانەی کۆمەڵک پرۆژە هەیە کە پرۆژەی گرنگ و استراتیجی بوون لە سنووری ڕاپەڕیندا نەتواندراوە بە ئاکان بگەێنرێ ئەگەر کەم تەرخەمیەکە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە سنووری ڕاپەڕین دام و دەستگای لە سەروی ئیدارە ڕاپەڕین و قایمقامیەتەکان و ناحەکان و هەموو دام و دەستگانی ئێرە هەیە دەکرێت ئیجراعاتی یاسایی و ئیجراعاتی تون لەگەڵ ئەو بەرپرسەکەم تەرخەمانە بکرێت کە لە سنوورەکەدا کاریان نەکردووە و هۆکار بوون بە تەواوەکردنی پرۆژەکان و ئەگەر لەگەڵیدا کەم تەرخەمیەکان بەرپرسانی ئەو دەڤەرنی حەقە بەدەم بەرپرسانی ئەو دەڤەرەوە بێن کە کێشە و کەم و کوڕی و گرفتەکانی ئەو سنوورە چارەسەر بکەن و ئەو قسەیەکیش نە تەنها ئەم شەو لە یادی پێنجی سێدا بە شێوەیەک لە شێوەکان قسەمان کردوێ بەڵکو بە نووسرا و لە کۆبوونەوەکان لە سەرجەم گفتوگۆکانماندا بەو سەراحەتە قسەمان کردووە و بۆ سەراحەتەش داوامان کردووە و وا وەڵام دراوینێتەوە کە قەیرانی دارایی هەیە پەتای نەگریسی کۆڕۆنا هەیە شەڕی داعش هەیە بەس من جاریشکە لێرە تەکید دەکەمەوە ئەوانە قۆناغێک بوون کۆتاییان هات قۆناغی ئێستا قۆناغی وەڵامدانەوەیە کە بە کردار ئێمە بین ئەو گرفت و کێشانەی لە بەردەمی پرۆژەکانە لە بەردەمی جێبەجێکردنی خزمەت گوزاریە گرفتی ڕاپەڕین تەنها لەو پرۆژانە نییە کە ئەمانە دیارەکانن بڵێ ئەوانە ئەو پرۆژانن کە چەند ساڵێکە دەستمان پێکردو نەمانتوانیوە تەواویان کەین لە ڕاپەڕین گرفتی بینای خوێندن هەیە تا ئێستا لە زۆربەی هەرە زۆری بینای خوێندنگەکان لەوانێ بەشێکی ئەوانە خوێندکار بن تا ئێستا سێدەوام و چواردەوامی تێدا دەکرێت گرفتی ئاوی خواردنەوە هەیە تاوەکو ئێستا بەتانکەرین ئەو لە هەندێک لە گەڕەکان ئاو دابش دەکرێت زۆربەی هەر زۆری گەڕک و کۆڵانەکانی تاوەکو ئێستا خیر و کۆنکرێتی بۆ نەکراوە کە ئەوانە شتی زۆر سەرەتایین پێویستە بکرێت بۆیە من لێرەوە داوا دەکەم لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆیان بێن بە دوواداچوون بکەن ئەگەر کەم تەرخەمی لێر لە ڕاپەڕینە و لە خەڵکی ڕاپەڕین و لە بەرپرسانی ڕاپەڕینە وەڵی گوناحە خەڵکی ڕاپەڕین ببێتە قوربانی چەند کەسێک ئەگەر نەعەدالەتی هەیە لە دابەشکردنی بودجە و دەسەڵاتدا حەقە بێن بارتەقایی گەورەیی ڕاپەڕین بە باردەقایی دڵسۆزی خەڵکی ڕاپەڕین لە هەموو قۆناغەکاندا ئاو لە خەڵکی ڕاپەڕین بدرێتەوە پرۆژە خزمەت گوزاری پێشکەش بکرێت و ئەو گرفتانی لە بەردەمیەتی چارەسەری پێویستیان بۆ بدۆزرێتەوە قسەی زیاترەکەی کاک شۆڕش ئێوە وەکو هەموو پێشمەرگە وەکو کوڕی شەید عەلی نەبی کە لە ڕۆژی ڕاپەڕیندا پاڵەوانی ڕاپەڕینە لەگەڵ هاوڕێکانی کە ئەوەی کە باسمان کردن لەو ڕۆژەدا پێتان وایە دەستکەوتەکانیان ئامانجەکانی ڕاپەڕین بەدیهاتون زۆر سوپاس پێشێکی بەخێر بن سوپاس بۆ بەڕێز سەرەتا سەری ڕێزوونەوازش بۆ تەواوی شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕین دانوێنم دیارە من وەکو کوڕی شەهید ڕاستە سەرەتای ڕاپەڕین کە لێرە دەستی پێکرد بەرنامە بۆ دەی ڕژراو بوو ئەوە نییە بڵێ شتێکی عفەویان لە خۆ بوو بێ بەرەی کوردستانی نەخشەیەکی تۆکمۆکتەوی داڕش بوو بۆ ڕۆژی ڕاپەڕین بەڵام خەڵکی قارەمانی ئەو ناوچەیە کە خەڵکی زۆربەی ئەو سنوورانەی گوندەکان لێرە لە وردوگا زۆرە ملێکاندا کۆبوو بوونەوە ئەو پێشمەرگانەی دوای نوسکۆی بڵین کەسبوونی شۆڕەش دوای ساڵی هەشتا کە شەڕی حکوومەتی عێراق و ئێران تەواو بوو سنوورەکان و ئەوانە هەموو کۆت بوو لێرە کۆبوو بوونەوە ئێرە دەست پێشخەری کرد دوو ڕۆژ پێش ئەوەی بەرنمەکەی ڕاپەڕین بی لێرەوە ڕاپەڕین دەستی پێکرد پێنجی سێ دیارە وەک جەنابی مامجەلال لە وتاری سیاسی خۆی لە کنگرەکەمدا ئەڵێ ئەوە نەقسی قسەکەیەتی ئەڵێ خوا حەقا زۆربەی خەڵ ئەوانەکە ئەگەڵدا نەبوون و پێیان وابوو نابێ ڕاپەڕین بکرێ زارێ زووە و ئەڵێگە ڕاپەڕین نیشکرا ڕانیە و ئەو سنوورانەش ئازادکران و هەتا لە سلێمانیش دەستی پێکرد بوو ئەیانەویست داوا بکری ئەگەر ڕاپەڕین کرد بکرێتەوە ئەوە بەڵگەی ئەوەیە کە خەڵکی قارەمانی ئەو سنوورەی دەست پێش خەریان کرد دەنالەوانەیە لە عوتی سێشدا ڕاپەڕین نەکرابە لەبەرەوەی حکوومەتی عێراقی هەستی بەوەی کرد بوو کە ڕاپەڕین نەکرێت لەو سنوورەی و بۆ بەڵگەی قسەکانیشم لە ڕۆژی پێنجی سێدا هەموو دایرەکانی ئێرە بە ئەمن و ئیستیخبارات و نەزەمە و ئەوانە لە فرقەی چواقوڕنەی کۆبوونەوە بە تەمای ئەوەی بوون کە ڕاپەڕینەکە سەرکوت بکەن بۆ بەڵگەی قسەکانم لە ناو نەزەمەی ڕانیەدا یەکێک لە ڕەفیق حیزبیەکانە ئەگیرێ بە برینداری ئەڵێ خۆ قرار نەبوو ڕۆژی پێنجی سێ دەست بە ڕاپەڕین بکرێ ئەی قرار نەبوو ئاوتی سێبێ دەنا ئێمە نەداتین ئێرە ینی شتەکە چاوەڕوان نەکراو بوو ئەوە بەنسبەت چۆنێتی ئەوەی کرد ڕاپەڕین کە دەستی پێکرد لێرە پێشمەرگە بەشداری نەکرد بەس خەڵکی
قارەمانی ئەو سنوورانە بوو هەتا ڕۆژی ئەوتی مانجیش پێشمەرگە نهات بۆ خوارێ ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوەی پێوە دیار بوو ینی ڕاپەڕین ڕێخستنەکانی ناوشار ڕاپەڕین بیدایەتەکەی دەستکەوتەکانی باش بوون لەبەرەوەی لێرە نێشترا دایرەکانی هەندێک دایرە تاڵام بکرێ ئیلا ئەو دایرانە نەبی وەگە من و ئیستیخباراتوانە کە شەڕیان تێداکرا دەنا خەڵک بۆ خۆی دایرۆشتەکانی پاراز ئەوە دەستکەوتێکی گەورە بوو دەستکەوتێکی تر لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دوو فەیلەقی حکوومەتی عراقی لە سەردەستی ئەو ڕاپەڕینە فەشەلیان هینا چەکێکی زۆر و زەوەندی حکوومەتی عراقی کەوتە دەسێزی پێشمەرگە چەندان دەستکەوتی دیکەی هەبوو ڕاپەڕین سەرەتا بەڵام وەک باسم کرد بەڕێز مامجەلال ئەڵێ یەکێکی دیکە لە کۆنگرەی 92 ئەڵێ دزی و ڕاوەڕوت و جەردەی هەرەتا بۆ نەسا ئەڵێ زۆر هاتە ئەوەش هاتە ناو دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەش لە ئەنجامی ئەوەی کە هێزی پێشمەرگە بە ناخواستی زیادی کردیا لە ئەنجامی چدا لە ئەنجامی ئەو هەموو فەوج و چەکداری کە لەناو حکوومەتی عراقیدا بۆ فەشەل بۆ هەمووی خۆی بە هێزی پێشمەرگەوە هەڵواستی یەکێکی دیکە لەو گەندەڵی و بڵێن دزی و ڕاوەڕوت و جەردەیانە هەر لەو سەردەمیدا هاتنە ناو هێزی پێشمەرگە بۆیە مامجەلال ئەڵێ دەبی لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و پاکسازی پێ بکرێ چەندایەتەکەی لاپسی بیکەینە چۆنایەتی ئەوە بڵین سەرەتای ڕاپەڕین بەڵام ئێمە ئەگەر دوای ئەوەی گەر حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەوە دامەزرا سەرەتا دەستکەوتەکانی باش بوو بەڵام بەهۆی شەڕی ناوخۆوە کە دروست بوو ئەو شەڕەکە هەموو گەلی کورد لێی بەریا پێخۆش نەبووە دەستکەوتەکان وردە وردە بە دوایە چوون تا ئێستا شەگەڵدابی ئێمە پێمان وایە دوای هەندین پەرە بە دەستکەوتەکانی ڕاپەڕین نەدرایە وردە وردە پاشەکشەیان ناکردیە خەڵکی ئەو سنوورە و تەواوی کوردستان بەو ئومێدەی وە ڕاپەڕینیەکەت کە خۆشگوزەرانتر بی ئازادتر بی ئێستا ئەبینی لە سایە حکوومەتی کوردیدا خەڵک خەریکە ڕۆژنامەنووسان خەڵکە خەڵکی ئازاد خەڵکی دیکە سەرکوتەکری ینی وای لێ دێتەوە جارێکی دیکە خەڵک ومێ دەخوازی ئەڵێت دەبی ڕاپەڕینێکی دیکە بکرێتەوە بەنەوەکی دیکە بڵێن ئێستا تو زۆر خەڵک ئەگەر لە سۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان تەماشا ئەەکەی دەی کۆمێتەکانیان نەخوینەوە خەڵک ئەڵێ ئەگەر علی نەبی و ئەوانەی ڕاپەڕینیان کرد ئەگەر جارێکی دیکە زەندی ببنەوە لەوە ڕەنگە لەوانە ڕاپەڕنەوە کە ئێستا دەستکەوتەکانی ڕاپەڕینە خۆن نازانی یعنی هۆکارەکەی چیە بۆ چیوا لێ هات دیارە پێش ڕاپەڕین بەرەی کوردستانی دامەزرا کە بەرەی کوردستانی دامەزرا هەموو حیزب و ڕێکخراوە سیاسەکان جگە لە بزوتنەوەی ئیسلامی لەناو بەرەی کوردستانی دایکیان کرد ئێستا ئەبینی لە کوردستانێکی ئازاددا لە پایتەخت خۆمان کە بۆ خۆمانەوە 30 ساڵە حکومڕانی خۆمانەکەین لە مێژوو داشتیوە نەبووە 30 ساڵ حکوومەتە حکومڕانی بکە هەر بڵێ ئەو ساڵ باشتر یەکەم ساڵێکی دیکە باشتر یەکەم بیرمانە هەتا 20 ساڵیشی تەواو کرد هەریان گوڵ حکوومەتەکەمان ساوایە دوای هەنجینەوە بڵێن حکوومەتەکە نەوجەوان بوو هیچی بەهیز نەکرد ئەوە خەریکە پیرەبی هەموو شتێکیش وایە کە کرد پیر بوو بەربکانەوە چی نەک بەروە پێشپی ئێستامە خەڵکی ڕاپەڕین دەبووە زیاتر خزمەت بکرێت دەبووە ئەو شارە لەبەرەوەی سەروەرگێکی وەیە بۆ کورد و کوردستان تۆمارکردیە دەبووە نمونەی هەموو شارەکانی کوردستان بە هەر چوار پارچەی دەبووە وەفدەگە گەردێت لاولێردا ئابەزی لەبەرەوە کوردستان لە ڕووی جوگرافیەشەوە وڵاتێکی گچکەین دەبووە هینابیان سەردانی ڕاپەڕینیان پێکرد بە ئەوە دەستکەوتەکانی ڕاپەڕینە لە دوای 30 ساڵ ئەتووە بینی وەکو باسی پرۆژەکانەکەن کاکیوە ئاماژەی بەندێکی کرد بەسە بە ئاماژە بەندێکی دیکە نەکرا هەر بینایەکەی کاگە هیوا ئێستا تێیدا ئیدارەی ڕاپەڕین لە بینای شارەوانی دەیە مرکزی شورتەتە بینی لەناو ئەنحەساری توتنێدایە کۆمەڵک زانکۆ وەک پێویست نەیتوانێت ینی پەرە بە دەستکەوتەکانی ڕاپەڕین دێ ئەتا ئێستاش کە یادی ڕاپەڕین دێ هەموو ساڵی هەندێک شتیا لێ زیاد دەکرێت قەنەعاتت بێ من 4 مقابلە یەک پیا ماخوێنە 4 جار مقابلە کرێ چاوپێکەوتنی کردی هەر جارە بەنەوە ئەتیاجێڕایە ئەوە ئەرکی زانکۆی خۆمان بوو دەبواە بە دوواداچوونی کرد با توێژینەوە کرابا لەسەر ڕاپەڕین ڕاستی و دروستەکانی لێک هەڵاوێت کردبان یعنی ناکرێت و زانکۆیەکت هەبی جا خۆشبەختانە بەشی مێژوو شاتێدا دەبووە لە بەشی مێژوو زیاتر پەرە بەوەی درابە خۆی گێڕانەوە ئەگەدی ئەسەر گێڕان و سێ چوار جۆر گێڕانەوە هەنا گێڕانەوە هەیە خەڵکی کۆمەڵایەتی گێڕیتەوە یعنی بەڕاست و دروستی گێڕیتەوە ئێستا شەگەڵدابی حیزبەکان هەر کەسا بە پێی مەسلحەت و بەرژەوەندی خۆیان دەینن ڕاپەڕین بۆ خۆیان بەکاردەینن دوای 30 ساڵ ڕۆشنبیران ئەویش بووینە دوو بەش بەشێکیان تۆگەر بە وجدانەوە باسی بکەیت چه حزبێک زیاتر مەسەلەن ڕۆڵی هەبوو لە وروژاندن ئەگەر ڕاست و خۆش ئەگەر بە وجدانەوە باسی بکەین ئێستا تو ئەگەرە بینی باسی ڕاپەڕی نەکرێ
یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان زیاتر بەشداریە کردیا یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورەی زیاتر لە هەموو حیزبەکان تەنزیمیا بووە ئەوە پاڵەوانی ڕاپەڕین سەر بە یەکێتی بووە ئەوە شانە چەکدارەکانی ئێستا ناویان دێ بە زۆربیان سەر بە یەکێتی بوونە ئەدگەردەی باسی جەماوەرەکە ئەەکەی خەڵکەکە لەوانەیە هەموو یەکێتی نەبووبی بەڵام دوای ئەوەی لەبەرەوەی هاتەوە یەکێتی بە عەزم و تەوجوهێکی گەورەترەوە هاتەوە هەمویان بوونە سەر بە یەکێتی یعنی چوونە پاڵ یەکێتی ئەگەر دەی باسی شەهیدەکانەکەی ئێستا کاک مەلائاری ئەڵێ هەفتاوە شەهیدن ئەمە ئاگاریمان لێ نییە لەبەرەوەی نیازی ئەمە عەزیزی لە 92 نعرەتەی ڕاپەڕینیان نووسی ئەڵێ 6 شەهیدە یعنی تا ئێستا نەمانتوانیە شەهیدەکانمان ڕێکخەین چەند شەهید ئەو سنوورەی لە ڕاپەڕین درێ خەڵکی ئێرە ئەوەی هەجگەلەوەی لێرە شەهید بووە هەر بەڕانیەوە نەوەستاوە مەسەلەن شەهید حەمەد خدر لە هەولێر شەهید بووە پێی زانیارەکانی مەسەلەن خەڵک هەیە خەڵکی ئێرێ خەڵکی مەسەلەن ئەو دەڤەرێ لە کەرکووک شەهید بووە لە شوێنەکانی تر شەهید بووە ینی کۆی بۆ یەکشتت پێ بڵێم ڕاپەڕین ئەگەر دێنە سەر ڕاپەڕین هەموو شارەکان ڕاپەڕینیان ناکردیە خەڵک بەشداریە تێدا کردیە بەڵام ڕاپەڕین لە ڕانیە و نعیەکانیا کرایە ئەوانەی دیکە ئازاد کرایی نەتووە گەرە بینی سلێمانی هێزی پێشمەرگای لە وڵاتی ئازادیا کردیە هەولێر خەڵکی ئێرە لە شەقڵاوە لە کۆیە بەشداریان ناکردیە بۆ نمونە توێژینەوەک لە زانکۆی کۆیە کرایە ئەڵێ شەهید عەلی نەبی لە ناو غابە حوتی مانگ ئەڵێ کۆبوونەوە کرا لە ناو باغی گشتی ڕانیە ئەڵێ گوتی شەهید عەلی نەبی گوتی لەوانەیە گرتنی کۆیە قورسبی ئەڵێ کاکۆسرەت گوتی مادام قورسە دەبێت و لە بۆیە بچی یعنی ئەوە دەلالەتە لەسەرەوەی کە ڕانی ڕاپەڕینیا کردیە بەڵام شارەکانی دیکە قۆناغ بە قۆناغ ئازاد کراین ئێمە لە شەقڵاوە شەهیدمانە هەیە لە هەولێر شەهیدمانە هەیە لە کەرکووک هەتا خەڵکی و شەهیدی وامانە هەیە تا ئێستاش تەرمەکەیمان بۆ نهاتێتەوە بێسەر شوێنە بۆ ینی ڕاپەڕین ڕانیە کردی شارەکانی دیکە بەشی زۆری ئازاد کران خەڵکەکەش ڕاپەڕی لەگەڵەوەی بەڵام خەڵکی ئەو سنوورەی لە زۆربەی شار و شارۆچکەکان بەشداریە کردی ینی شەهیدەکان ئەگەر دێ هەفتا شەهیدە 22 شەهیدی ئیناوڕانیە و چواقوڕنە و ئازیاوەیە باقی شەهیدەکانی دیکە لە شارەکانی دیکە درای زۆر باشە کاک شۆڕش باش گوێ لەو ژمارە گەنجە بگریم زانین ڕێی ئەوان لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین تاو باکەکەت ئیشەکان نزیکیکەوە توانی بڵێ ناوی خۆت و ئاسا لە شوێنی خۆت دەتوانین قسە بکەین ئاتوانی دانیشیت ببوورە سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات سپاس بۆ لەسەر چاوان کە لە ڕۆژی کۆکۆڕۆ ڕاپەڕ نەمەزنەکەی کووردە 5 من خەڵات خەلیل خوێندکاری بەشی مێژوو لە زانکۆی ڕاپەڕین بەڵێ وەک دیارە بەرپاکردنی شۆڕش کارێکی ئەوەندە ئاسانیە پێویستی بە باردۆخ و کەشی لەبارە تاوەکو شۆڕش ئەنجام بدرێ اینجا دژی هەر جۆرە دەسەڵاتێکە هەر وەک چۆن شۆڕشی فەڕەنسی خراپی بارودۆخی خەڵکی لە هەموو ڕووەکانەوە بەگشتی وای لێکردن شۆڕش دژی پاشاکەی خۆیان بکەن حکوومەتەکەی خۆیان بکەن بێگومان بۆ کوردیش بە هەمان شێواز بوو ئەو دۆخە خراپێکە حیزبی بەحس حکوومەتی عێراقی لەو کاتە دروستی کردبوو بۆ گشت خەڵکی عێراق بەگشتی وە کورد بە تایبەتی کوردی شەستی بۆ کردبوو کە پێویستە لەو دەسەڵاتە ڕزگاری بێ ئەو بارودۆخانەوە دوای ئەو شکستێک کە لەکوێت بەدەستی هێناوە ڕاپەڕینی شیعەکان وای کرد ئاراستەیەک بۆ کوردەکان بێتەوە کۆوان شۆڕشێک ئەنجامدەن لێرە دیارە سیاسەتە جوانەکەی مام جەلال لەگەڵ هەواڵانی ئەو کارنامەی کە ڕێکیان خست بوو توانیان شۆڕشێکی جوان بەرپا بکەن شۆڕشێک لە ناو وڵای دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست ببێ دژی ئەو حکوومەتە خراپە کە جێگەی شانازیە ئەوە یا ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە جڵەوی ئەم ئەرکە قورسە درابێچێتی نیشتیمانی کوردستان و ئەو لە ئەستۆی گرت پێویستە هەمومان شانازی پێ بکەین و یەکێتی بەی خۆمان دەزانین بەڵام وەک خەمخۆرێکی یەکێتی ینی ئەوە دەڵێم ئەو دەپرسم کە تا ئێستاش یەکێتی لە خزمەتەکانی بەردەوام بەرامبەر خەڵکی ئەو دەڤەرە بەتایبەتی چونکە یەکەم قوربانی بۆ کورد لەو سنوورە دەستی پێکرد شۆڕشێکی گەورە بوو کورد بەهۆی ئەوتوانی ئازادی بۆ خۆی بگەڕێنێتەوە ئەوە پێت وایە یعنی دەستکەوتەکانیان خواستی خۆت و هاوڕێکانت بەدی هاتووە تا ئاستێک بەڵێ بەڵام لە شوێنی خۆی نییە یعنی نەیانتوانیوە دڵی ئەمە ڕازی بکەن ڕاستە هەوڵێکی گەوریاندا دەستخۆشیانی دەکەین بۆ هەمویان بۆ ئێمە سەربەزیە بەڵام بەجددی خەڵک گلەی هەیە یعنی نەمانتوانیەوەمە ئەو سەربەزیەکە ئەو کات ئەوان بۆیان بەدەست فراهم کردین
لێ سادەمە سوودی لێ ببینین لە نمونە خزمەت گوزاریەکان کە بەڕاستی گەنج پێویستی بە هەلی کارە خوێندن تاوا دەکات دەخوێنێ ساڵانێک ماندوو دەبێ بەڵام ینی باردۆخێکی بۆ ناڕخسێن تاوکو بتوانێت برە بە توانەکانی خۆی بدە شانازی بەوەی بکات کە بەدەستی هێناوە یان ئەوەی لە ڕابردوو بۆیان بەدەستێناوە فراهم کراوە ئەوە سەبارەت بە ئەوەی کە زانکۆ کەم تەرخەمە دروستان بۆ خۆم ئەو ڕخنێم هەیە لە بەشی خۆم بە تایبەتی بەشی مێژوو بەڕاستی دەبواە بەشی مێژوو ساڵانە و چەندین کەسی ئەکادیمی تایبەت کە ئەو خوێندکارانی لە بەشی خۆی دەخوێنێت هیوادارینە دوای سەرنجەکەی کاکشۆڕش ئەوە جێبەجێ بکرێت لە زانکۆی ڕاپەڕین زۆر جێگایشانە زۆر زەمیان نەکەین چکە ئێستا ئەمە میوانی ئەوانەی دەوان ڕخنا وەک دەگوترە ڕخنە لە خۆشەویست دەکرێت و ڕخنەیەشی بنیاد نەرە پێم وایە بۆ ئەوەیە کە هەڵەکان چارەسەر بکەین یاخود ئەگەر کەم کورتێکی کەمورتەکان بگۆڕین بۆ شتێکی باشتر ئەوم خۆشحاڵ دەبم کە سەرۆکایەتی بەش و سەرۆکایەتی زانکۆ هاوکار بن بە تایبەتێکی وەک من کە بە خۆشحاڵی و ئامادەم ئیش لەسەر ئەوە بکەم کە دەستکەوتی ڕاپەڕین چییە ڕاپەڕین واتای چییە بۆچی دروست دەبێ کورد بۆچی ڕاپەڕینی کرد دەستخۆش سپاس بۆ خۆش هاوڕێکی ترت سەرەتا بەخێراتنی کەناڵی کورسات دەکەم ڕێز و ناوازت بۆ گیانی پاک شەیدانی ڕاپەرین دەخوازم بۆتان قادر حوسێن خوێنکاری ئامادەیم ڕووی پرسیارەکانم لە کاکی وایە سەبارەت بە حکومەتە پرسیارەکەم بۆ حکومەت پرۆژەی درێژخایانی نییە پرۆژەکانی استراتیژین بۆ دەڤەرەکە پێشکەش ناکات بۆ ئەوەی چین و توێژی گەنجان بێکار نەبن ئەو ڕێژە گەنجەی کە ڕوو لە ئەوروپانەکە لەبەرەوەی من خۆم زۆر لە بازارم هاوڕەکانم چین توێژی گەنجانی ینی بەڕادەیەکی زۆر فیزە لێ دەدەم بە وڵاتایان تورکیا گەر ئێستا ژاگادار بن فیزە نەما پرسیاری دووەمم هەر بۆ حکومەتە یعنی زیاد لە 7 ساڵە پێم وابێ کاکزانە ژاماژی پێداکە ئەو دووسایدی ناو بازارە ڕۆخۆیەتی کەی کاری لەسەر دەکرێت کەی تاوا دەبێ ئەو ئاستەنگانە چی کە دێتە پێشتان ناتوانن ئیش تێدا بکەن تێبینێکمێ دەتوانم بڵێم دوای 30 ساڵ وەلو بۆ خۆم تەمەنم ئەوەندەنیە بەڵام دەتوانم بڵێم دوای ساڵ کەمترین خزمەت گوزاری کە لە هەرێمی کوردستان پێشکەش کراوێ پێشکەشی شاری ڕانیەکراوە کە پێویستە زۆرترین خزمەت گوزاری پێشکەش بۆ دەڤەرە جوانە بدرێت لەبەرەوەی چەخماخی ڕاپەڕین لێرەوە دەستی پێکرد کە ئێستا ئازادی لە هەرێمی کوردستان بەدیات و سەری هەڵداوە لە ڕاپەڕین ڕا دەست پێکرد زۆر سپاس بۆتان کاکامەران زۆر سپاس مامۆستازانە پیرۆز بێت یادی ڕاپەڕین لە خەڵکی بە شەرەفی شاری ڕانیە بە تایبەت سوپاس بۆ کەناڵی کورسات و زەنابێت کە ساڵانە حەز دەکەی کە ڕانیە بەڕاستی برینی هەیە ساڵانە لە یادی پێ زۆربەی بۆنەکان کورسات سەردانی ڕانیە دەکا و دەست دەخاتە سەر برینەکانی سەرەتا دەمەوێت لە یەک تەوزیح بۆ کاک محەممەد علی شەید علی نەبی وابزانم تەلەبەی شۆرشی علی نەبی عەفوەن تەلەبەی بەکاری ڕۆسمان هەیە کە توێژینەوەی قۆناغی چوارم کە تەواوی دەکات توێژینەوەیان هەیە لەسەر ڕاپەڕین بەڵامی دی نازانم هەرێکە و لەوانەوە جەنابەت دەڵێ بە زۆرێکی نووسیبەوە خوێنکاری ماستەرمان هەیە ئێستا دکتۆرای هەیە لەسەر ڕاپەڕین توێژینەوەیان هەیە و تەنانەت خودی مەبەستی بۆکم و ئەسەسە بکرێت زانکۆ تیمێک پێک بێنێت لە بەشی مێژوو بالفعل شتێک بێت دەستە جەمعی بێنەوە ئەنی چەند ئەشخاصێک مەبەستی ئەو شتێکی مبەرمەز بوو بەڵێ زۆر باشە ئیدی دەبێت ڕووی ڕخنەکان هەم بخینە کاگی وای حکومەتێکی بچووکە لێرە حتمما کاگی وە بۆ خۆت پێویست ناکە ینی قسەکانی تۆ واقعی بوونەمە لەگەڵەوەی داین بەڵام حەقە ینی جەنابەت برینەکان لەکوێیە وەک دەڵێن سەرچاوی ئاوەکەی لێڵە برینەکان بزەبت لەکوێیە حەقە خەڵکی دەڤەرەکە حەز دەکات بزانێ ئەگەر کاگیوانەوەی چێە ئەگەر چێنیە چیترە یعنی ڕێگریەکان چن هۆکارەکان چن یعنی ناکرێ خەسخانەیەکی 299 قڕەوێڵەی یعنی ڕەوانە بینرێ بەڕانی سەرڕای ئەوە دێن خەسخانەی گشتی ڕانیە تێک دەدرێ هەتا ئێستا لەوە ساڵێکی بەسەردا چۆکتیان لە مودەیەکی زۆر کەمدا تەواریەکەی و ئەوە بەخۆشحاڵێت تەوارەکەی کراوەتەوە خەسخانە گشتێکەشی بۆ چا دەکرێت تا ئێستا ئەوەش تەواو نەکراوە دووسایدی ناو بازار بە هەمان شێوە پرۆژەی ئاوی دەربەن بە هەمان شێوە ڕێگای ڕانیە بۆ سلێمانی کە بە ڕێگای مەرگ ناو دەبرێ ڕۆژانە بە خۆتان دەبینین بە چەندین ڕوودا و کارەساتی ناخۆش لێ دەکەوێتەوە ڕێگای ڕانی قەڵازێ بە هەمان شێوە ئەوە بە خۆشحاڵیەوە پردی دەربەند و ئەوە کاری تێدا دەکرێت پێمان خۆشە ینی ئەگەر وایە کە خەلەلەکە لەسەرەوەیە خەڵکیش حەز دەکات بزانێت کە خەلەلەکە بزەبت لەکوێ بۆی خەڵکی دەڤەرەکە پاڵپش بێ بۆ ئیدارەی ڕاپەڕین هەنی ئەوە مەبەستەکەیەوە
ڕووی گلێژی حەقە لە کاگمەلە ئاری بکەین کە خۆ ینی یەکێتی بۆی مێژەکە نەشێوێ سەرمەشقی ڕاپەڕینە بیلفعل خۆی بە سەرمەشق و داینەمە ڕاپەڕین دەزانێت حەقە ینی ئاوری زدیتر لە ئیدارەی ڕاپەڕین بدرێتەوە ئەوە ئەرچی یەکێتیە و ناکرێ ینی یەکێتی لەوە بێخەم بێ کە ئیدارە ڕاپەڕین و زۆنی سەوز بەعام ینی پشتگی خراوە ینی ئەمە ئەوە حەز بەوە دەکەین ینی ئەمە دەبینین لەوێەوە دەستخۆشی لە کاک لاهور دەکەین کە دێ بڕەپارەیەک تەرخان دەکات بۆ نەخۆشخانەی سنتەری کۆڕۆنایەکە ینیەوەرچی حکوومەتە بەجددی ینی ڕاپەڕین بۆ ئەوە نەبوو و بناماکانی حکوومەتداری بەو شێوەیە کە ئێستا لە دامەزرانی ئەمە بچین ڕۆژانە تەکلیف لەو بکەین تخواوەرە یارمەتێکی ئەو دائیرێ بدە لەو لە کاگیوا بچێ تەکلیف لە شخصێکەوەرە ئەوە ئیشی حکوومەتە بەجددی زۆر سپاسمان سەزان خۆش چێ بەڕێزێکی تر باشە خێراتنی جنابتان ئەتوانی هەستە باش ئەحمایکەت نزیک بەخێراتنتان دەکەم سەرەتا ئەو بەرنامێ جوانە بە خێراتنی ئەو بەڕێزان دەکەم میوانە بە ڕێزانە ماندوو بوون بەڕاستی کە مساڵک لە ساڵیادی ڕاپەڕین کارەساتە تا بڵم پڕمێژویەکەی دەڤێت ڕاپەڕین کە تۆماریان کرد بەڵام بەداخەوە وای لێ هاتووە کە سەرکردەکانی ئێمە کە سەرکردەکانی ئەو کاتکە مابان ئێستا زۆر کەس کە ئاماژەی پێکرد زۆر خەڵک وایە دەڵە کە سەرکردەکانی پێش و کە ڕاپەڕینیان کرد و ئێستا بگەڕێنەوە ئاوات بەوە ناخوازن ینی لی پەشیمانن ئایا بۆچی ئەو قسەکردن لە ناو خەڵکی باوە لە ناو گەنجەکانمان باوە بۆچی تۆڵام مام دەیتەوەکو گەنجێک بۆ چوونە چیوازی لەبەرچی بۆ چوونی خەڵکی ئەوەیە کە گەنجیان پەراوێز خستووە کە گەنجیان دوورخستۆتۆ لە کۆمەلگاکە کار پرۆژە بۆ گەنجەکانمان ناکەنەوە ینی زۆر کە زوا دەبینی کە ڕووی قسەکانیشم لە کاکیۆ و کاگمەلایریکەم کە بەرپرسیەکە من لێرە لێ ناگەڕن لەگەڵ سەرکردەکانی خۆمان کۆ ببنەوە گەنجەکان ینی کە کەسێک وە کاک شێخ لاور کاک پاڤێڵ کە کاک قوبات دێتە ئێرە سەردانی ئێرە دەکا بووی کار و پرۆژەکانی ئێرە ڕخنە و سەرنجەکان سەرنجەکان ڕاستەوخۆ ئاراستەیان بکرێن نەک بێن ئێرە کۆ ببنەوە لەگەڵ خۆیان ینی بەس بۆ خۆیان بیاندین لێ بگەڕن کە خەڵک لەگەڵیان کۆ بێتەوە کە بڕۆنە ناو شەقامەکان کە سەرکردانە دێنە ئێرە ڕاستەوخۆ کە ئێمە پێیان بڵین باشترە وەک لەوەی کە کاگمەلە ئاریان کاکی وایان هەر بەڕێزیشترکە لێرە شتی بەدەستە یان بەرپرسە تا چەند خۆت لە پرۆژەکانی و دەڤەرە ڕازی تۆ خواستە چییە؟ وەڵڵای لێی ڕازی نیمە چکە بەداخەوە دەبینی وەک دووسایدەکەی ڕانیە وەک نەخۆشخانە 200 قەرەوەلەکە کە بەداخەوە ڕاگیراوە هیچ ئومێدەیشی نەماوە باشە دەستان خۆش بێ قسە ناکەنوانێ باش کاک مەلاری ینی لە قسەکانی شیان دیار بە و گەنجانە بەشێکی زۆریان لاانگریەکێتی نیشتیمانی کوردستان و زیاتر ڕویان لە کاکیەوە بوو بە سەرنجیان لەگەڵەوە هەیە منیش پرسیارەکەیان فۆرمەلا کە میانیەکێتی نیشتیمانی کوردستان کاتی ئەوە نەهاتووە جددیتر پاڵپشتی ئیدارە بکە بۆی بتوانرێت خواستی ئەو خەڵکە جێبەجێ بکرێت خواستی ئەو خەڵکە دڵسۆزە جێبەجێ بکرێت بەڵێ دیارە ئێمە ئەو نمڕۆ هاوسەرۆک کاک شێخ لاهور پەیامێکی بڵاو کردەوە لە پەیامەکەیدا کۆمەڵێک سەرنج تێبینی خستە بەردەمی هاوڵاتیان و ئەوە بە تایبەتی کۆمەڵێک گرێ کردەوە لە پەیامەکەیدا کە سەبارەت بەوەی کە ئێمە دەسەڵاتمان چۆنە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا و جونگە ئەساسیەکانی حکوومەتی هەرێم لە دەستچێدایە و دەسەڵات چۆن قۆرخ کراوە لەوەدا ئێمە ئەوەی کە گاندومانە ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەدا بووە لە کۆبنەوەکانی خۆماندا سەبارەت بە دەسەڵاتەکانی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لا لە گەنج بکەینەوە لا لە خەڵکی مەخدوور و مافخرا بکەینەوە دیارە بە دڵنیاییەوە هەوڵمان بۆیدا و هەوڵش درراوە ئەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دوای کۆنگرا ئێمە کۆنگرەی نوێبوونەوەمان کردووە کۆنگرەی نوێبوونەوە دەبێت نوێبوونەوە بە کردار پێشانی خەڵکی بدەین پێشانی هەوادارانی خۆمانی بدەین و پێشانی زەماوەری گەلەکەمانی بدەین کە تا چەند نوێبوونەوەکە لەو ئاستەدا دەبێت لە ئاسی تموحی خەڵکی کوردستاندا دەبێت چکە خەڵکی کوردستان ئومێدی گەورەی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵچنیوە نەک لە سەلایەنەکانیکە ئەوەی کە بۆی بکرێت یەکێتیش ئەو ئومێدەی خەڵک واناکات پوچەڵ بێتەوە و ئومێدیان لەگەڵ بنێت و بێ ئومێدی پێشان بێت بۆ ئێمە
ئەوەی کە باسی دەکەن ڕاستە لە هەندێک حاڵەتدا ئێوە باسی کۆمەڵک شتان کرد بەڵام ئێمە دەرگامان لەسەر کەسدا نەخستووە. ئێمە لە کۆبوونەوەکاندا کە کەسێک هاوسەرۆک بیان هەر کەسێک لە برادرانی سەر و هات پێت بۆ دەڤەرەکە ئێمە ڕێگریمان لە کەس نەکردووە بێت کە بیبێنێت و مەعاناتی خۆی دەردەدڵی خۆی لای ئەوان باس بکات. ئەوانێک کە داوایان کردووە ڕێکخراوەکان زۆربەی زۆری داوایان کردووە کە هاتوو بۆ خۆیان بینی مەبەستیەوە بۆ ئەوان خۆیان بە جادە و شەقامەکاندا بگەڕە مەعاناتی خەڵک بڵێ واشمان کردووە ئەوشمان کردووە ئەوەی کە ئێوە دەڵێن هێناومانە کاک شێخ لاهور هاتووە هاوسەرۆک بووە هاتووە سەردانی ناو شاری کردو و بۆ خۆشی مەیدانی پرۆژەکانی بینیوە ئەوانەی کە تەواو نەکراون و جێگلەی خەڵکن. پرۆژەکانی تریش ئەوەی کە باستان کرد لە قسەکانتاندا هەمووی خراوەتە ڕوو. بەڵام ئەوەی کە ئانی بووە ئەوەی کە لە هەمووی گرنگتر بووە ئێستا ئەو پەتایە کە بڵاو بۆتەوە پەتایەکی نەگریسە کە خەڵکی شیرازەی پەیوەندیەکانی کۆمەڵای خەڵکی سڕاندووە هاتووە کۆمەڵێک بودجەیەکی گەورەی بۆ نەخۆشخانەیەک دابین کردووە کە نەخۆشخانەیەک بووە بەهانەی خەڵکەوە بێت بۆ ژیانی خەڵک پارێزێت تەندروستی خەڵک بپارێزێ ینی ئەوە شتێکی گەورە بووە بۆ ئەوانەی تریشکە هەر شتێکی کە بێت وعد دەدەم کە هەر کاتێکە و برادرانی کە لەسەر و هاتنە دەڤەرەکە یان کاکی واش وعدی ئەوە دەدا بەدڵنیاوە لە وەکالەتیویش کە جێگری سەرۆکی حکوومەت یا کەسێک بێتە دەڤەرەکە بەدڵنیاو ئێمە هاوکار و پشتیوانی خەڵکی دەڤەرەکە دەبین بە تایبەتی گەنجانی چکە ئەوەی کە غەدری لێکراوە خۆی بە مەغدور دەزانێ گەنجەکان ئێمەش وانەزان گەنج نەبوونە تەمەنی گەنجێتی ئێمەش لە ماندووبوون و لە قوربانیدان و لەوە سرف کراوە بەڵام ئێمە دەزانین مەعاناتی گەنج چۆنە لەو کاتەدا کە تەمە ئەوە 30 ساڵە حکوومەتی هەرێم یەکێکتان کوتی تەمەن 30 ساڵ نابێ یعنی حکوومەتی هەرێم وەک پێویست دەرگایکی بۆ گەز نەکردوتەوە بە دڵنیایی ئەوەی کە ئێستا قوربانیدانێکی تری گەنجەیەکە ڕوو لە هەندەران دەکات و لە ڕێگادا ڕێگای مەرگە ئەوێشکە دەڕۆن بۆ هەندەران لەوێ زۆربەی زۆریان لە دەریایەکاندا دەخنچێن و لە ڕێگاکاندا سوکایەتیان پێدەکرێتەوەش قوربانیێکی گەورەی گەنجە ئێمە بە هەموو توانایەکەوە هەوڵی ئەوە بدەین بۆ ئەوەی چیتر گەنج و ئاوارە نەبێ و لاشتشەوە شتێکش بزانن کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دەسەڵاتە گەورەکە لە دەست لایەنێکی تری حکوومەتی هەرێمی کوردستاندایە کە ئێمە کورسیەکان باڵانسی کورسیەکانمان زۆر لێک دوورە بە هەوڵ و هیمەتی ئێوە و بە هاوکاری هەموو لایەک وا بکەین بۆ داهاتوو ئەو باڵانسا کێرڤی دەنگکانمان بەرز بێتەوە کە کێرڤی دەنگکانمان بەرز بێتەوە ئەو کاتی ئازادانەتر مەیدانی تر دەتوانین دانوستان لەگەڵ لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە لە تواناماندا بێ هەم بۆ گەنجیش و هەم بۆ خەڵکی دەڤەرەکەش هەم لە ڕووی پرۆژەش و هەم لە ڕووی مافی گەنجان و مافی خوێندکارانی زانکۆ ئەوانەی کە تاکو ئێستا لە سەرشەقامەکان دەسۆڕێنەوە تا ئێستا لایەن لێ نەکراوەتەوە و دانەمەزراونیان هەرێکە و بە کارێکەوە خۆی خەریک کردووە و تووشی ئەوە بوونە تووشی دەروون نەخۆشی دەرونی بوون لە تاوی ئەوەی کە چەندین ساڵ شەو ڕۆژە خسۆ سەرێک بۆ ئەوەی کە خوێندەکانی خۆیان تەواو بکەن بەڵام بەداخەوە لە کە خوێندن تەوا دەکەن نازانن لە چه ئاستێکدا و لە چ کەسێک لایەن لێ بکاتەوە بۆی بتوانن کە ئەوەی کە ماندووبوونەکانی ئەوانیش بەهادەر نەچێت و ئامانجەکانیان بێتە دی دیارە لەسەر مێژوەکەی کاگە ئەوە با دیفاعێک لە زانکۆ بکەم ماوەسا ئاراس عەبدوڕەحمان دیارە 3 بەرجی 4 بەرجی لەسەر ئەوە نووسیوەتەوە لەسەر یادی ڕاپەڕین و باسی لە ڕاپەڕینەکانی کوردستانی کردووە بەڵێ کاکبەلاری کاکیوان مەسەلەن ئەمڕۆ من هەر لە لای مۆنۆمنتەکە گوێملەوە بۆ وتیان خۆزگە لە بری ئەو مەسەلەن یادانە لە ڕۆژی یادەکەدا قردێلەی چەند پرۆژەیەک بڕابە ینی کاتی ئەوە نەهاتووە دەنجی جوامێرانی ئەو دەڤەرە ڕاپەڕیوانی ئەو دەڤەرە زوڵالتر بگاتە دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زۆر جار دەڵێن حکوومەت و پەرلەمان بەرهەمی خوێنی شەهیدان و ڕاپەڕینە دەفەرمو دەنگێکی زوڵالتر هەبێت دەنگێکی بەهێزتر هەبێت کە بتوانرێت داوا بکات لانیکەم لە 5 ساڵی داهاتوو کە کورسات هاتەوە ئێرە ئەنجا زانابوویان هەر ڕۆژنامە نووسێکی تر بوو ینی ئێوە بڵێن وڵا ئەو پرۆژانەمان ئەمڕۆ کردەوە یان بەردی بناغی کۆمەڵی پرۆژەماندانە مامۆستا زانە لە ڕابردوودا
پێش دروستبوونی قەیرانی دارایی بە دڵنیاییەوە ساڵانەکە دی ڕاپەڕین کراوەتەوە سەرۆکی حکوومەت لەو کاتەدا یان جێگیری سەرۆکی حکوومەت لەو کاتەدا سەردانی سنووری ڕاپەڕینی کردو سەردانی سنووری ڕانیی کردووەوە بەردی بناغی کۆمەڵک پرۆژەی دانراوە بن لە بیرمە ساڵی 2012 بەردی بناغی زانکۆی ڕاپەڕین لە پێنجی سێدا دانراوە دروستکردنی ئیدارە ڕاپەڕین لە پێنجی سێدا کراوە چەندین پرۆژەی گرنگی استراتیجی لە سنوورەدا لە یادی پێنجی سێدا هاتوون بەردی بناغیان دانراوە و پرۆژەکان کراونەتەوە بەڵام لە ڕانیەش بودجە هەبووە پرۆژەش هەبووە بودجەش خەرج کراوە ڕاستێکی دوو بەشە ئەو بەشێکی لەوانەیە پەیوەندی بە شێوازی ئیدارەدانی ئەو بڕەپارەیە هەبوو بێ کە هاتۆتە سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی کە پلان نەبووە یاخود پلانەکان سەرکەوتوو نەبوون بۆی بتواندرێ پرۆژەکان هەلی کاری باش یاخود خزمەتگوزاری باش بگەێنێ بە خەڵک جیاوازیەکی تر لە هەر شارە هەڵکەوتە و جیاوازی خۆی هەیە بنمونە ئێمە لە 2013 لێرە شانازیمان بەوە دەکرد کە ئێمە توانیومانە کۆتا کاری ژێرزەوی لە سنووری ڕانیە تەواو بکەین منەوە کات قایمقامی ڕانیە بووم لە 2014 پلانمان ئەوە بوو کە کارەکانی سەرزەوی کۆتای دەست پێ بکەین لەبەرەوەی کاری ژێرزەویمان هەموو تەواو کرد بوو بەشی هەرە زۆری بودجێ ئەو منطقەیە لە کاری ژێرزەویدا خەرجکرا بوو لە ئیشی ئاوەڕۆ و پرۆژەی استراتیژی پرۆژەی گرنگیش کراوە ئەگەر ڕانیە لە پێش ڕاپەڕین و لە ساڵی 91 4 فیدەر 5 فیدەری کارەبایی هەبوو ئێستا سەروی 30 بوچل بۆ 50 فیدەر کارەبایی هەیە لە چەند ڕۆژی ڕابردوو بڕیاری تەرخانکردنی 28 میلیارد دینار درراوە بۆ ڕاکێشانی هێڵێکی تری کارەبای پستان بەرز لە بازیانەوە بۆ ڕانیە کەەوە پرۆژەشی استراتیزی گرینگە ئەگەر ناتوانرا بە لەم ساڵ و ساڵی داهاتوودا جێبەجێکرابە بە دڵنیاییەوە گرفتی زۆر گەورەی کارەبا لە سنووری ڕاپەڕیندا دروست دەبا لەوانەیە لە شارەکانی تر ئەگەر توانرا بە 10 کاژمێر کارەبا بدرێت لە ڕاپەڕین توانرا بە 2 کاژمێر کارەبا بدرێت بەڵام کۆمەڵک پرۆژە بوون بە مۆتەکە لە ڕانیە لە سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی باسی دەکەن ئاوی پرۆژەی ئاوی دەربن لە 2006ەوە بەردی بناغی دانراوە و دەبواە تەواو بوو بە دووسایدی ناوبازاری ڕانیە وەک باسم کرد کیلۆمەتر و نیوەکە ئۆتۆبانی 100 کیلۆمەتری نییە تو بڵێ نەتوانم کارەکانی تەواو بکەم دەزانی دوو بەشی هەیە بەشێکی پەیوەندی بە ئیستیملاکردنی مڵکەکانەوە هەیە کە ئێمە لە ئێستادا لە خەریکی خەمڵاندنی نزیکی 11 میلیارد دیناری پێویستە تەواوکردنی پرۆژەکە بە خۆی 2 میلیۆن دلاری پێویستە وەکو پرۆژەکە بەڵام ئیستیملاکردنی مڵکەکان پێویستی بڕپارەیەکەیە لە کاتی دوامی سەردانی سەرۆکی حکوومەت لە کاتی دانانی بەردی بناغی بردی دەربەندی ڕانیە لەوێ بڕیار و بەڵێنی داکە ئەو پرۆژەیە تەواو بکە ئێمە بە دوای ئەو بڕیار و بەڵێنەدا چوین و سەردانی وەزارەتی شارەوانیمان کردووە و داوای تەواوکردنی ئەو پرۆژەیەمان کردووە لە هەفتەی ڕابردوو لیژنەیەک لە وەزارەتی شارەوانی هاتوون بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە بە شێوەیەکی جددی کار لەسەر تەواوکردنی پرۆژەی خۆشخانە 290 قەرەوەڵەیەکە دەکەین قۆناغی دووەمی و مۆنۆمنتی ڕاپەڕین بە دووسایتکردنی دەربەند ژاراوە کە دەربەند قۆناغی وەکو قۆناغی یەکەم دەستی پێکرد خۆشبەختانە پرۆژەیەکی زۆر جوان دەرچووە تەواوکردنی قۆناغی یەکەمی چوارقڕنە هیزۆب کە دەکەوێتە سنووری ڕاپەڕین و ئەرچی ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین لەو ساڵدا کارەکانی بە کۆتا دەهێنرێ و دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان کە دەتوانێت بەڵام لە ئاسخواستی خەڵک نییە و ئێمە بە دەنگێکی زۆر زوڵاڵ داوامان کردووە و لە شاشەی کورسات نیوزیشەوە بە دەنگێکی زۆر زوڵاڵ دەڵێیت ڕانیە و ڕاپەڕین پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە ئاور لێدانەوەیە هیچی تر قەیرانی دارایی نەخۆشی کۆڕۆنا شەڕی داعش شەڕی ناوخۆ دادی گەنجی تازە پێگەشتووی ئەو وڵاتە نادا پێویستی بەوێ لای لێ بکرێتەوە پرۆژه استراتیزی لێ ئەنجام بدرێ هەلیکار بۆ گەنج بدۆزرێتەوە و بە دڵنیایی ئێمە داکۆچیمان کردووە و داکۆچیش دەکەین و ئەو داکۆچی ئێستا لەسەر وەرگرتنی لا مەرکەزی و پێدانی بەدەسەڵات بە سەرۆکیەکە ئیداریەکان بۆ ئەوەیە کە منیش بتوانم ئەو ئەرکەی لەسەر شانم دەبێ بەرپرسیارەتی تەواویشی لەسەر هەڵگرم و بتوانم ڕوبڕووی ئەو گەنجانەوە خەڵکی شارەکەشم ببمەوە لە کاتێکدا کە دەسەڵاتم پێدرا لە ڕووی دارایی لە ڕووی کاریگەڕیەوە بۆیە ئێستا قسەی منیش وەکو هە ئەو گەنجانەیە بەڵام لە شوێنی جیاوازە ئەو لە شەقام قسە دەکەم من لە کۆبوونەوەکاندا قسە دەکەم مەرزنی ئەوەی لە کۆبوونەوەکاندا دیگەڵم بهێنم لە تەلەڤیزیۆن و لە شەقامدا بڵێ بەڵام بە دڵنیاییەوە دەنگمان زوڵاڵە و دەنگی ئەو گەنجانەی کە لە ڕابردوودا دەنگی ناڕازیان بەرز کردوتەوە دەنگێکی زۆر زۆڵال بووە هەموو لایەک بیستویەتی پێویستی بە گوێ لەگرتن و ئاور لێدانەوەی سوپاس دەستخۆش کاک شۆڕش چی بکرێت بۆی ئێمە لانی کەم یادێکی تر باسی کۆمەڵێک دەستکەوت بکەین وڵا پێشەکی بۆی جوابی کاک مەلاری و برادەرەش ئەمە ناڵێم زانکۆ ڕێگر بۆ لەوەی کە
ڕاپەڕین بە دوو کۆمێت بکرێ ئەم نەڵێم زانکۆ لەبەرەوەی دەستکەوتی ڕاپەڕینە لەو سنوورەی هەر بەخۆشی زانکۆی ڕاپەڕینە دەبواە زیاتر بە ئاکادمی کرابە ڕاپەڕین دوای 30 ساڵ ئێستا پێویستی بەوە نەبایە خەڵک جارێکی دیکە لە سەرجاران بگێڕدرێتەوە دەبواە زۆر ئەوە بەشێوەی مبەرمەز هیچ ئەوەکی تێدا نەبایە بۆەوەی چ بکرێ بەڕاستی دەبێ ئەمن ڕووم لە پارتی و لە حیزبەکانی دیکەنیەوە ناوچەی سەوزە ناوچەی یەکێتیە دیارە دوو زۆنە ینی پێویست ناکە حکوومەتەکەش هەر وەکو دوو ئیدارەی جاران دوو بەشە بەوە نییە بڵێن بۆ جوانێکبی ڕوومان لە یەکێتیە کە زیاتر ئاوەڕ لەو سنوورەی بداتەوە وەک باسمان کرد پرۆژەکان تەواو بکە پرۆژەکان یعنی ئەوانی نەبڵێ بوو بنەمۆتەکە ئەوانەی ئەو برادرانە باسەکەن و خەڵک باسێکە دووسایی دینا و بازار شتێکی زۆر ئاسانە ینی دەبواە یان نەکرێ یان پێشەوەی دەست پێ بکرێ بکراوەیە ئەوە یەک دوو دەبی یەکێتی زیاتر بێتە سەرخەت لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین گفتوگۆ بکە ینی ئەمن حکوومەت و عیزب لێک جودا ناکەمەوە زۆر ئەنی نەزانام خەڵک گەڵێ ئەو عیز بەوە حکوومەتە لێرە حکوومەتی یەکێتی نیشتیمانیە لەو لای حکوومەتی پارتیە ینی هیچ مەزالی تێدانە برادرانی لێرە لە حکومڕانن هەمویان یەکێتینە کادیری عیزبیش بوونە ئەگەر لەبەر یەکێتیش نەبا لەوانەیە حیزبەکەی دیکە دەرچووبە خەڵکی دیکەی نابات جێوانی دانابە بۆیە دەبی زیاتر بێتە سەرخەت ولا هەم لای خۆشیوەم لەو بودجەی تەخسیسی شەکرێ لە بە سلێمانی ساڵانە پێمان وایە ئێستاش خەڵکی ئەو ناوچەی و خەڵکی منتیقەی کەلار و ئەوانە زیاتر سوتاویەوەنەکە بودجەی پەرەپێدان و هەموو بودجەکانی دیکە زیاتر لە ناو سلێمانی و لە دەوروبەری وێ سەرفەکرێن یعنی ناپڕژێتە سەر ناوچەکان دەنا دەبووایە ئێرە خزمەتێکی زۆر بەرچاوتری پێکراوە ینی ئەگەر دەی ناڵم هیچ نەکرێە هیچ چاکرەیە بەڵام شتەکانیش کە کراین لە ئاستی خواستی خەڵکی دانین ئەگەر پرۆژەکان ناکراین بە شێوەیەکی وە نەکراین یعنی ئەگەر ئەوەی پێوە دیاری بڵێن تەواوکاریی تەواوی پێوە دیاری بەڵێ زۆر زۆر سپاس بۆ کاتم تەواو بوو زۆر سپاس بۆ بەڕێز کاک شۆڕش عەلی نەبی کوڕی شەید عەلی نەبی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز کاک هیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بەڕێز کاک مەلاری لە پرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ هەرسەمیوانی عەزیزم سپاس بۆ گەنجە ئازیزانش کە بەشداری بەرنامەکەمان بوون لە کۆتاییدا بینەرانی خۆشەویست لە ڕانی دەواازەی ڕاپەڕینە و لە یادی پێنجی سێ ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان هیوادارین کە پەیامی ڕانیە و ڕاپەڕین گەیشت پێ بە هەم وەکو کاکشۆڕژوتی لایانی حەزبی و هەم لایانی حکومی و ئەو خواستەی کە بەڕێزکاکیوە باسی کرد لە کۆبوونەوەکان بە زوڵاڵی باسییان کردووە خزمەتی زیاتری و دەڤەرە بکرێ و خزمەتی هەموو کوردستان بکرێت بەرنامەی ڕاهەند کۆتایی هات تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەر شاد